خۆمان ێزانی بەسەی تر بسێت. خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەو چون و توێژەن کە لە کۆمەلگەدا توانای ئەنجامدانی زۆرینەی کارەکانیان نییە تاوەکو بژەوی ژیانیان دابین بکەن. ئەم توێژە لە ڕێگەی هاوکاری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە بەپێی یاسا موچەیەکیان بۆ بڕاوەتەوە. لە سەردانێکی خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ پەرلەمانی کوردستان کە لەلایەن پەرلەمانتاران عومەر گوڵپی و سیروان بابانەوە پێشوازیان لێکرا لێپرسراوی یەکێتی کە مەندامان وتی دەیانەوێت بزانن موچەی 89,000 خاوەن پێداویستی تایبەت بۆچی دیار نەماوە و چارەنووسی چی لێ بەسەردێت. لەگەڵ وەزیری کاردانی شوین بەڵێنی ئەوەی پێدا کە بە زووترین کات ئەو یاداشی ئێمە یاومانێتە بیدا بە وەزیری دارایی و ئەمڕۆژ لەلایەن بەڕێزان مامۆستا عومەر گوڵپی و کاک سیروان بابانەوەکو ئەندامانی پەرلەمان هاتوونەتە تەلاری پەرلەمان هەر بۆ هەمان بەس یاداشتێکمان هەیە بۆ سەرجەم فراکسیۆنەکان بۆ ئەوەی تێبگەن کە ئەو لێدوانە شەفەیی کە لەسەر موچەی کەمەندامان دراوە موچەی مانگی دەی ساڵی 2009 کراوە بە موچەی مانگی نوێی ساڵی 2020 بەم پێش ئێمە یەک ساڵمان ئەخورێت بەبێ ئەوەی هیچ شتێکی فەرمی هەبێت کە ئەم ساڵە چی بەسەرێت. ئەندامانی پەرلەمان لەمڕۆ پرسیارەکەن لە وەزیری دارایی وەزیری دارایی هەر وەڵامیکاندایەوە ئەبێتە بەڵگە بۆ ئێمە کە ئەم موچە چی لێدە. ئێمە ئەزانین کە لە ئێستادا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەم پارە با بەڵام ئەبێ بەڵگەیەکمان باتێت کە ئەم پارەی ئەکرێتە پاشەکەوت یا هەر شتێکی لەکە بۆی ئێمە لە دوڕۆژە بۆ بەڵگەیە ئەو پارەی حەقی کەمەندامان نەخورێ. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات لە هەرێمی کوردستاندا بێبەشترین توێژ خاوەن پێداویستیە تایبەتەکان و لەم کاتەنا لەبارەدا واسێنانیان لە 12 موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکان سەرپێچی یاسایە. پێشوازیمان کرد لە سەرۆک و سکرتێر و ژمارەیەک لە ئەندامانی سکرتارێتی یەکێتی کەمەندامان تەبەنەوە داوای ڕەوایان هەیە سەبارەت بە قوتی ڕۆژانەیان ئەگەرچی ئەوەی پێویستە حکوومەت بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکانی بکات ژمارەیەکی زۆر شتەکە کەم تەرخەمەتیایە بەڵام ئێستا حالیان وازهێنان لە موچەی 12 مانگ بەڕاستی بارگرانیەکی زۆر گەورەی بۆ ژیانی هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت بۆیە بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان زۆر سەرپێچی یاسایە زۆر یاخیبوونە حکوومەت واز لە 12 موچەی ئینسانێک بێنێ بۆ نمونە سەرۆ خێزان بێ هەردوو قاچی لە دەستداوە تۆ مانگانە تەنها 150,000 پێ 150,000 چۆن ئەتوانێ بژێوی خێزانێک دابین کە چ جای ئەوەی تۆ ساڵێکیشی بخۆی چ جای ئەوەی تۆ لە کاتی خۆشیان نەیەیتێ چ جای ئەوەی کە بێداویستەکانی تریژیانیشی بۆ دابین ناکەی لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە بواری جیاجەکان. کەم تەرخەمی و بێباکی حکوومەت لە دابینکردنی موچە و شایستە داراییەکانی موچەخۆران زیاتر لە هەموو چین و توێژەکان خاوەن پێداویستیە تایبەتەکانی گرتووەتەوە لە کاتێکدا ئەوان لە هەمووان زیاتر پێویستیان بە پاڵپشتی دارایی هەیە بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیان.